سڵاو هاوڕێیان بابەتی شەهید خەزال لەم دوو ڕۆژە زۆر دەنگووی هەیە لە سوسیال میدیا، بە تایبەتی میدیای سێبەری پارتی و هاو شێوازەکانی و کلکەکانیان لە سوسیال میدیا زۆر ئەو بابەتیان استیغلال کردووە، بەکاریان هێناوە بوو لە بیرکردنی شکستنی خۆیانی سەر و کۆمار. من لێرە ئەو بابەتی خەزال هەموو لایەک شەهمزار دەکەم کە نەیانتوانیوە خزمەتێکی پێویست، خزمەتێکی تەندروستی یا چارەسەری پێویست بوو ئەو ژنە پێشمەرگەیە پێشکەشکەن. ئیتر خەتای خستەخانەکانی ئاهلیە، خەتای خستەخانەکانی حکومیە بەگشتی هەڵەیەک بووە و بەداخەوە کە ئەم شتە ڕۆیدا. بەڵام من لێرە بە میدیای فەرمی پارتی دەڵێم بۆ بەو زمانە قسە ناکەی لەسەر ئەو بابەتە وەک میدیای سێبەری تۆ قسە دەکە. بۆ قسە ناکەی؟ بۆ لە ئێران دەترسی مەسعود بارزانی، لیان مەترسە. ئێستەش خەڵک هەبووە ویستوێتی کۆبوونەوە یان خوپێشاندان دروستکە دژی قونسولی ئێران لە هەولێر پێیان ڕاگەاندووە یەک حرەکە بکەن هەر هەمووتان دەخێنە ناو زیندانەوە. قبول ناکەن، هەم لە هەولێر و هەم لە سلێمانیش هەمان شتە قبوڵی ناکەن. بەڵام من لێرە ڕخنەکەم زیاتر بۆ حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە. چەندین ساڵە یارمەتێکی زۆر گەورە هەم لە هەرێمی کوردستانش وەردەگرن، هەم لە ئەمریکاش وەردەگرن و هەم لە وڵاتانی ترش وەردەگرن. باشە ئەو هەموو هاوکاریە مادیە پارەیە چی لێ دەکەن؟ بۆ نەتان توانیوە خستەخانەیەکی ئەمەرجنسی بە خۆتان دروستکەن، بۆ نەتان توانیوە کادرێکی طبی بە خۆتان دروستکەن، بۆ هەر خەریکی شتی ترن ئەوانەی سەرەوە. ئەنی ئەمە بەڕاستی جێگای ڕخنەیە. ئەو حزب چون دەتانەوێ ڕژێمی ئیران بڕوخێنن، ناتوانن بریندارێکی خۆتان چارەسەری بوو بکەن. سەیری برادەرانی باکوورکەن، سەدەها برینداریان هەبووە، دەهان خستەخانەیان لەو شاخانەیان دروست کردووە. ئەی بۆ ئێوە خستەخانەیەکی نهێنی بە خۆتان دروست ناکەن؟ دەزانن لە شەردانە. ئێستا شەڕ بینی ئەمریکا و ئێران وەستاوە، بەڵام بینی ئێران و ئێوە نەوەستاوە. پێش شەڕی ئەمریکا و ئێرانیش ئێران هەر باراگەکانی ئێوە بۆمەبارانی دەکرد. بۆ ئەو حسابەتە بە خۆتان نەکردووە. هەر لەم چەند مانگەدا دەهان میلیۆن دۆلارتان وەرگرتووە. بۆ فکری ئەوەتان نەکرد ئەگەر سبەینێ شتێکمان بەسەر بێت چی بکەین؟ کە خستەخانە زۆر پێویستە، بە تایبەتی ئەوانەی نەشتەرگەری و برینداری نەیان کردووە. ئێستا ئەم شتە ڕوویدا لە دەستیان کەوت، نازانی چی بکەن. هەم کەم تەرخەمی هەبوو لە ئیدارەی سلێمانی و خستەخانەکانیان مەدەنی بەیان حکومی بێ، هەم لە خۆیان چونکە هیچ پلانێکیان نەبار خەریکی وەک دەڵێن خواردنی برنج و فاسۆلیان، ئەوانەی سەرەوەش خەریکی کڕینی سیارەی دەرعن. ئەم خەڵکەش کەت بە دوان کەوتووە هەیە لە ئێران بەڕاستیش هاتووە بخۆی ئیشکە لێرە لە هەرێم ڕێگان پێناداوە خۆی کردووە ئەندامی کۆمەڵەیان دیموکرات و وەرەقەیەکیان پێداوە کە ئەمە ئەندامی ئێمە بخۆی ئیش دەکە بە ناوی پێشمەرگەی کۆمەڵیان دیموکراتیان نازانم ئیتر بەم بابەتانە. کاکە ئێوە ئێرادەی خۆتان تەسلیمی پارتی وەکێتی کردووە، دەبوایە قبوڵتان نەکرد بە چەکدان، دەبوایە باراگەکانتان لە شاخ بە، دەبوایە چارەکی لەشکەریتان هەبا بە بەردەوامی. ئەگەر 6 مانگ 2 جاریش بە 2 تەقەتان کردبە لە ڕۆژهەڵاتی کوردستان سەنگتان دەبوو. بەڵام ئێوە بووینەتە پێشمەرگە و حەرەکەی سیاسی کەمپەکان، بارەگاکانە ناو شارەکان. ئێوە دوورن لە ساحەی سیاسی و ساحەی جەکداری. ئەوە خەتای ئێوەیە کە بە قسەی پارتی وەکێتیتان دەکرد. ئەوانەی باکووریش ئەگەر کاتی خۆی بە قسەی ئەوانیان کرد با و شەڕیان نەکرد با و وەستابان و لە شاخدا بەزیبان، ئێستاش ئەوانە هەمان چارە نووسی وەک ئێوە دەبوو. بۆی ئەوێ بە خۆدا بچنەوە دەست بەکاری لەشکێری بکەن، بڕۆنە شاخ، لەوێ بارەگە بە خۆتان دروستکەن. مەجالێکی زۆر هەیە، شاخەکانی کوردستان زۆرن، پارەیەکی زۆر باشتان هەیە، سیلەحێکی باش بە ئێوە دراوە. بڕۆن دەست بە خەباتی چەکداری بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان. بڕۆن شەڕ دەنگی تڤەنگ
دەنگی فیشەک کە خەڵ دەبیستێ سەنگت دەبێ لای خەڵک. بەڵام ئەگەر دانیشی لە سوورداش و لە هەولێر و لە کۆیە خەریکی برنج و فاسوولیابی کەس قیمەتت نادەتێ. بەداخەوە ئەو ژنە کەوای لێ هات، بەداخەوە زۆرم پێ ناخۆش بوو و ئەبێ ئێوە حزبەکانی ڕۆژهەڵات دەست بە شەری چەکداری بکەن تاکە ڕێگای دروست بوو. ئێوە ئەوەیە بە قسەی پارتی وێکێتی نەکەن. ئەوان نانەوێ ئێوە شەڕ بکەن، ئەوان نانەوێ ئێوە سەنگتان هەبێ. تکاتان لێ دەکەم دەست بە شەری چەکداری بکەن و هەستن کوردستانی ڕۆژهەڵات کوردستانێکی شاخاوی دەتوانن خۆتان لەوێ بارەگا دروستکەن، دەتوانن لەوێ خۆتان هەموو شتێک بکەن. بوو ناتوانن بۆ کاتی سەدام حوسێن بارەگەتان هەبوو لەوێ کە شەری عێراق و ئێران بوون، هەموو شوێنێ بوون. ئێستاش فەرموون بڕۆن، هیچ کێشەیەک دێ بە قسەی پارتی وێکێتی مەکەن. دووبارە دەڵێم ئەو بابەتەی ئەو شەهیدە بەداخەوە پارتی و میدیای پارتی و کلکەکانیان زۆر ئەم بابەتیان بەلاران برد لە شوێ، یعنی وا باسییان کرد کە ئەمە هەمووی خەتای سلێمانیە. داخێر خەتای سلێمانیە، خەڵکی سلێمانی خەڵکێکی شەرەفمەندە، خەڵکێکی کوردپەروەرە. ئەسڵەن سلێمانی قوتابخانەی کوردایەتیە، شاری سلێمانی. من لەوێ ژیاوم، من فەخر دەکەم کە لە سلێمانی فێری کوردایەتی بوومە لە هەشتاکان، 81 و 82. لە دهۆک مەڵە مستەفامان دەبیست کە چوومە سلێمانی شتێکی تر بوو. زانیم سیاست چییە، زانیم ئەحزاب چییە، گاج بووم 17 ساڵ 18 ساڵ. ئیتر نابێ ئێمە بەو شێوازە خەڵکی سلێمانی کەم بکەینەوە. سلێمانی خەڵکی سلێمانی وانە، بەڵام میدیای سێبەری پارتی و کلکەکانیان هەوڵ دەدەن بیکەنە خەڵکی سلێمانی و ناتوانی و مغبەرە نەبوون و خەستەخانە نەبوو، لە پیکەپدا بوون و ئیتر هەدار و یەک بابەتی ئەملا ئەولا باز دەکەن و شتەکە لە ڕاستیەکە دوور دەخنەوە. سپاسان دەکەم، بمێنن بە خێر و خوشی.